یەکەم مێژوونویسê کورد اتهێت قەلەمدان li sedê bîstê da ku kariye bi hemû şiyanên xwe xebatê bike ji bo komkirina zanyariyan derbareyî mêjûwa gelê Kurd. Her êk li ezmanên Erebî û Hindî û Turkî û Farsî û Fransî û Rûsî zaniye gelek nivîsînên xwe bi evan zimanên cuda nivêsayîne. Et heman demda wergêrek bilîmet bûye. Husên Huznî Mukriyanî ke bi damawê Mukriyanî bernyas e li sala 1789 li gereka Hacî Hesen li Mehabat li dayîk bûye. Li serdemê zarokîniyê da waneya Simayîlname û Zembîlfiroş li dev babê xwe xandiye. منداڵ لەبەرەوەی تازە پێدەگا مێشتی وەک مێشتی کەسێکی گەورە و کامل نییە. ئیدی دەبی بە جۆرێک لە جۆرەکان بیهینە سەر فێری خوێندنەوەی بکەی، فێرە جێڕاگرتنی بکەی. لەوانەیە لەو کات زەمبیلفرۆش یەک لەو کتێبانە بوو بی کە باوکی مامۆستا حوسێن حوزنی موکریانی بە باشی زانیە. ئەو لە بنەماڵەیەکی خانەدان هەروەها لە بنەماڵەیەکی ڕۆشنفکر لەدایک بوو و هەر لە لای باوکیشی کە دەستی بە خوێندن کرد. ئەمە ڕۆڵ و کاریگەری هەبوو لەوەی کەوا لە قۆناغەکانی داهاتوودا زۆر بەرە و پێش بڕواتن بە تایبەتی لە بواری ڕۆشنبیری و خوێندەواریدا. Dêjiyê 12 salî da bi êkcarî niştîmanê xuştivî bicêt hêle. Rodkete Meraxe, Terwês, Êrewan, Rûsya. Bû demê 2 salan lê derve etmîne. پێشتر وەک ئێستا ئینتەرنێت و مۆبایل و ئەو ئامرازانەی گەیاندنی زانیاری و پەخش نەبوو، بۆیە خەڵک دەگەڕا حتا مەلاکان لە شوێنە دەیان خوێندەوە دەیان گواستەوە بۆ شوێنێکی دەچونە لای مەلای جیاجیا. گەڕان بە دوای زانیاری لە دەرەوەی شوێنی لەدایکبوونیان لە دەرەوەی شوێنی نیشتە جێبوون و ئەمە نەریتێک بۆ لە ناو کووردە زۆر باو بووە تایبەتی لە خوێندنی زانستە شەرعیەکان و حتا لە بۆ کارکردنیش و ئەو ناوچێکە ئەو لێ لەدایک بووە نزیک بووە لە سنوورەکانی دەوڵەتی ڕووسیای قەیسەری. ئەوەی ویستیتی لە شوێنێک دەستی نەکەتە کەسێکی ئازاش بوو نەترسایە، ئیدی چوتە حوزرەکانی دی چوتە شارەکانی دی لێ بە دوای زانیاری گەڕایە و لە هەر شوێنێک تۆزێکی وەگرتیا و ئیدی لە نەتیجە ئەو ئینسانە ئەو مرۆڤە گەورەی لێ هەڵکەوتیە. بڕێیا خوشنویسیê xwe bi xudan dikir. Dîvda xwe fêrî hunerê wênegiriyê û helkolînên li ser mis û şûşe û ber û daran dikir. Çend salan li dev şarezayên evî biyavî li Estenbol, Beyrûd, Qahîre û Parîs wane werdgirtin. وەک منداڵێکی هەتی و بێباو گەورە بوو ئەو هەموو دەستکەوتە گەورانەی بەدەستینە ئەو توانی ئەگەر ئەو بتوانین دیارە گەنجێکی ئێستای سەردەمیش دەتانی چاوی لێ بکاتەوە لە ژیانی ئەو فێری دەرس وەگری و فێربیر. ئەوانە زیاتر بە ئەوروپا و بە کشوەری ئەوروپا و بەسترابوونەوە جیاوازیان هەبوو لەگەڵ دەوڵەتی قاجاری ئەو کاتە لە ئێراندا کە بە کۆمەڵێک کێشە و گرفتی ناوخۆی و هەروە هەژاری و برسێتی و دواکەوتی و بڵاوبوونەوەی نەخۆشیە درمیەکان و ئەوانەوە ئەیناڵە. زۆر کەسایەتی وەسفی حوزنیان کردەوە. یەک لەوانە مامۆستا شاکر فەتاح بەڕەحمەت بێتن باسیەوەیە کاتن کە ئەو کەسایەتێک وە حوزنی خۆی دۆزیوەتەوە، یعنی کەسایەتێک وە لەسەر پێی خۆی ڕاوەستاوە.
دیڤدا ئەدگەهتە ئارمانجێن خوا و ئەدبیتە زانایەک نیشتیمان پەروەر و ئەدیبێک ڕێنیشاندەر و پێشەسازێک دەستڕەنگین و مێژوونویسێک هونەرمەند. کەسایەتێک بووە بەدەست و باز و ڕەنجی خۆی توانوویەتی شۆڕەشێکی فکری، ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری و حتا لە ڕووی نووسینیشەوە لە باشووری کوردستان بەرپا بکاتن و دەنگدانەوەی هەبی لە بۆ دەرەوەی کوردستانیش. حوسین حوزنی لە ساڵا 1925 هاتیە ڕەواندز و چاپخانەیە زاری کورمانجی دامەزراندیە. لە ساڵا 1943 لە ڕەواندز هاتیە دوور ئێخستن و بەرەف بەغدا چوویە. شاری زۆری لەسەر بوو بۆیە لە ساڵی 1943 ڕەواندز بەجی دێلی و شعرێکیش دەنووسی لەسەر ڕەواندز گلەیی دەکا لە ڕەواندز بەگشتی واتە شوێنەکە کە ئەو خزمەتی وێی کردووە بەڵام ئەوان دەربەدەریان کردووە. بۆیە دواتر لە بەغدا دەمینێتەوە تاکو ساڵی 1947 لە بەغدا کۆچی دوایی دەکات. بەڕاستی ئەوە دووربینی مامۆستا پیشانەدا چووکە ئەو چاپخانەی مامۆستا حوسێن حوزنی موکریانی ڕەوانزە یەکەم چاپخانەیە لە پارێزگای هەولێر. یەکەمین ڕۆژنامەیە لە سنووری ئیداری لیوای هەولێر کە لە شاری ڕەواندز دەردەچوو ئەوە خزمەتێکی زۆرە بە ڕەواندز و بە هەولێریش. بۆیە لە مێژووی ڕۆشنبیری ڕەواندز و هەولێر گرنجێکی زۆری هەیە و تۆمارێکیشە ئێمە بۆ زۆر وردەکاری بەسەرهات و مێژووی ئەو سەردەما یعنی بیستەکانی سەدەی بیستەم دەتوانین بگەڕێنەوە بۆ ئەو ڕۆژنامەیە. هەستا بە چاپکردنی ڕۆژنامەی زاری کرمانجی یان کۆواری زاری کرمانجی ئەوە لە تا ساڵی 32 کە بەردەوام بوو لە 26 تاوەکو 1932 لەو ڕۆژنامەیەدا مێژووی کوردی سەرلەبەری هەمووی نووسیەوە ئەوەی کە پێی کرا. هەموو کەسێک ئەوەی نەبووە وەک بڕێ ئەو جورئەتەی نەبووە بچی لە شوێنێکی وەهادوور سەرشاخ چاپخانەیە دابمەزرێن بە تایبەتی کارەبانە بووە لەو کاتی هاتووچ زۆر کەم بووە. تێیدا کۆمەڵێک بابەتی گرنگی بڵاو کردوێتەوە لە بواری کۆمەڵایەتی، لە بواری ئەدەبی، لە بواری دیرۆکناسی. حوزنی ئێکەم کووردە کو چاپخانە لە کوردستانê دامەزراند و ئامێرێ وێنەگرتنê ئینایە کوردستانê. ناکۆچی حوسێن حوزنی موکریانی لەگەڵ بەشێک لە مەلایەکانی ڕەواندز بوو کە ئەوان لە ڕوانگەیەکی ئاینیەوە پێیان وابوو کوردایەتی لەگەڵ ئاین ناگونجێ بۆیە دژایەتی حوسێن حوزنی موکریانیان دەکرد. پێیان وابوو کە حوسێن حوزنی موکریانی باز لە کوردایەتی دەکات ئەوە بەدەسیسەی ئینگلیزە و پیاوی ئینگلیزە و پارەی لە ئینگلیزەکان وەرگرتیە و بۆیە زۆر جار بێزاریان کرد و گرفتیان بۆ دروست کرد تەنانەت بە تۆمەتی دزیکردن شایدیان لەسەردا و لە مەحکەمە بڕیاری بەندکردنیش بۆ دەرچوو. دواتر هەرخۆیان مەلایەکان گوتیان پێمان کراوە و داوای لێخۆشببوونیان لێ کرد. یعنی ئەگەر مامۆستا حوسێن حوزنی موکریان لەسەر مێژووی میرانی سۆرانی نەنووسی بە لەوانەیە ئێستا نەمن نە کەسی دینەی دەتوانێت هیچ بنووسی. هەروەسا مێژووە کوردی بە ئەزمانێ کوردی نوێسایە کۆ پێشیوی مێژووە کوردی بە ئەزمانێ فارسی هات بۆ نوێسان. پێشتر تاریخ بەکاردەهات لە لای عەرەب و فارسیش تاریخ بەکاردەهات بەڵام ئەو وشەیەکەیە لە هەولێر دەگوترێت لە مێژە یعنی شتێکە کۆنبی دەڵێن لە مێژە ئەو شتە ڕوویدایە بۆیە لەو وشەیە وشەی مێژووی دروست کردیە. بۆیە دەتوانین بڵێن دانانی وشەی مێژوش بە کوردیەکەی جیاواز لە تاریخ کە لە زمانی عەرەبی و فارسی بەکاردێنرێت دیسان دەگەڕێتەوە بۆ حوسێن حوزنی موکریانی. بەڵێ بۆیە یەکەمین مێژوونووسی کووردە لە کوردستانی باشوور یان کوردستانی عێراق لەسەر ئاستی هەموو پارچەکانی تری کوردستانیش کە
نامێلکەیەکی لە سەدەی 20 بە زمانی کوردی نووسیەوە. بە بنچینەی مێژووی کوردیشدا ئەندرێ لە سەردەمی نوێدا کە بە شێوازێک لە شێوازەکان پشتی بە سەرچاوەگرتنی زانستی بەستووە. ئەو گوتارانە هەر چەندی برەی گرنگن لەبەرەوەی ئەو کە چووە سۆران کە چووە ناوچەی سۆران چووە ڕەواندز نەوەکانی پاشای گەورە هێشتا لە ژیان بوون. لە خۆیەوە زانیاریەکانی نەقڵ نەکرەوە بەڵکو گەڕاوەتەوە بۆ کۆمەڵێک سەرچاوی زانستی و مێژووی ئەمەش بۆی ئەوەی کەوا گەڕاوە لە زۆر ناوچەی جیهانی هەر لە رووسیا و لە ئەڵمانیا و لە فەڕەنسا و دواتر لە سووریا و حوسێن حوزنی لە ئەستەمبول و حەلەب بە دزیکیڤە چەندین گوڤار پارڤەکردنە وەک کوردستان، ئارارات، بۆتان، چیا کرمانج، دیاربەکر، سۆران. و یەکێک لە سەروەریەکانی مێژووی هەولێریشە کە لەو ماوەیەدا ڕۆژنامەیەک دەرچووە و خۆشبەختانە ئەو ڕۆژنامەیە ئێستا سەرجەم ژمارەکانی کۆکراوەتەوە وەکو کتێب لە دەست توێژەرانە دەتوانن سوودی لێ وەربگرن. بۆ کورد سەدەی ڕێنینسانسا سەدەی بژانەوە و هەڵسانەوە و وریابوونەوەی کووردە. یعنی ئەوەش یەک لە ئەو کاریگەریانە بۆ کە لەسەر حوزنی هەبووە بە شێوازێک لە شێوازەکان کە بەشداری لەو ڕێنسانسەی کورد بکاتن، یەکەم بە ڕێگای هێنانی چاپخانە، دواتر بە لە چاپدانی چەندین گۆڤار و ڕۆژنامە. لە باشوورێ کوردستانی ژی لە ساڵا 1926 گۆڤارە زاری کورمانجی لە ڕەواندز پارڤەکریە. نامێلکەیەکی هەیە بە ناوی قونچەی بەهارستان کە تێیدا مێژووی کورد بە کوردی دەنووسی. پێشتر ئێمە دەزانین شەرەفخانی بەردیسی لە سەدەی 16 مێژووی کوردی نووسیوە، بەڵام بە زمانی فارسی. بەڵام حوسێن حوزنی موکوریانی وەکو دکتۆر کەمال مەزهەر ئەحمەد دەڵێ تەنانەت یەکەم کەسە کە وشەی مێژووی لە زمانی کوردی بەکارهێناوە. لە ساڵا 1934 ژی گۆڤارە ڕۆناکی لە هەولێر بەڵاف کریە. ڕۆڵێکی گرنگی هەبوو لە دەرچوونی گۆڤاری ڕۆناچیش، هەروەها لە دەنجی جێتی تازەش کە دەتوانین بڵین لە سەرەتای گۆڤارە کوردیەکانە کە بە زمانی کوردی لە کوردستانی باشوور کوردستانی عێراق دەرچووە و تەنانەت لەسەر هەموو پارچەکانی دی کوردستانیش لە گۆڤارە یەکەمینەکانە و ژمارەیەکی زۆریشی لێ دەرچووە، ینی ساڵانێکی باش بەردەوام بووە بە بەراورد لەگەڵ هەندێک گۆڤاری دی لەوانەیە چەند ژمارەیەکی لێ دەرچووبی. لە بواری ئابووری یان بازرگانی لە بواری کۆمەڵایەتیش بابەتی تێدایە و لە بواری مێژووی و فەرهەنگی و ئەدەبیشدا، بەڵام زیاتر ئەو خۆی تەرخان کرد بۆ گۆڤارەکەی بەشەکی ئەساسی یان نیوەی زیاتری لە بۆ بابەتە مێژوویەکان. حوزنی لە ئەڤان گۆڤار و ڕۆژنامەیاندا بابەت نوێساینە. گۆڤارە زارێ کورمانجی ڕۆژنامەیە ژیان لە ساڵا 1934 لە سلێمانیە بۆ دەمێ 6 مەهان هەفکاریە پیرەمێردێ شاعر کریە. طبعا 6 مانگ لە سلێمانی کەمایەوە بۆی کەوا ڕۆژنامە ژیان دەربچێتن و کە سەرپێخست گەڕایەوە ڕەواندوز. هەروەها ڕۆژنامە گۆڤاری ڕووناچی ئەو مستەفا شید خاوەنی ئیمتیازی بووە کە مەحامی بووە و یەکێک لە مەرجەکانی دەرچواندنی گۆڤار لەو کاتەدا دەبایە خاوەنی ئیمتیازەکەی پارێزەر بیتن. خەڵکی نووسەر و شاعیری ئەوەندە زۆر نەبوو، ژمارەیان ئەوەندە زۆر نەبوو لە کوردستان. مامۆستا حوسێن حوزنی موکوریانی پەیوەندێکی نزیک و دۆستانەی لەگەر پیرەمێرد هەبوو، لەگەر شێخ مەلیک محموود هەبوو، لەگەر شێخ نووری شێخ ساڵح هەبوو، لەگە هەموو ئەو گەورە پیاوانەی ئەو سەردەمی خۆی هەبوو. یەکدریان دەبینی سەردانی یەکتریان دەکرد، هاوکاری یەکتریان دەکرد، حەسادەت نەبوو. گۆڤارە ڕۆناکی لە ساڵا 1934 و 1935 لە باژێڕێ هەولێر گۆڤارە دەنگێ گێتی تازە دناوبەرە ساڵانên 1943 و 1947 li Bexda babet parvekirine.
دەنگی گێتی تازە گۆڤارێکە کە باڵۆسخانەی بەریتانیا لە ماوەی شەڕی دووەمی جیهانی دەرێچوان و تۆفیق وهابی و حەسەن کوڕی مامۆستا معروف بەرزنجی ئەو سەرپەرشتی ئەو گۆڤارەیانە کرد بەڵام هەڵسۆنێرەری گۆڤارەکەی مامۆستا حوسێن حوزنی موکوریانی بووە. لە کوردستانی باشووردا کوردستانی عێراق ئەمە سێ ئاراستەمان هەبوو. ئاراستەیەک پێیان وابوو کورد لەگەڵ دەوڵەتی عوسمانی و تورکیابی ئەوە زیاتر دەستکەوت بە دەستدەینن و زیاتر لە ڕوانگەیەکی ئاینی بوو. ئاراستەیەکی دی پێی وابوو کورد لەگەڵ ئینگلیزدابی بە حکمی ئەوەی ئینگلیز زلهێز بووە و دەوڵەتێکی بەهێزە پاشە ڕۆژی باشتر دەبی. بەڵام ئاراستەیەکی تر کەمی نەبوون لە ناو کورد ئەوانە کوردایەتێکی تەواویان دەکرد پێیان وابوو کە کورد پشت بەخۆی بەستی باوەڕی بەخۆی هەبی نەسەر بە دەوڵەتی عوسمانی و تورکیابی نەسەر بە ئینگلیزبی. من پێم وایە حوسێن حوزنی موکریانی بەشێک بوو لەو ئاراستەیە کوردایەتێکی تەواوی دەکرد. بدەهان پەرتووکن مێژووی پێشکێشی پەرتووکخانە کوردی کرینە شوانە خۆنچەی بەهارستان ئاوڕێکی پاشەوە مێژووی میرانی سووران تاریخی حکومدارانی بابان لە کوردستانی شارەزور و ئەردەلاندا مێژووی کورد و نادرشا لە خاکی ئێرانە مێژووی شاهنشاهی کوردی زەند وێنەگیری و کۆڵین مێژووی ناودارانی کورد مێژووی کوردستانی موکریان ئاتروپاتین هەڵکەوتی دێریکی لە کوردستاندا. دەرفەتێکی باشە کە باسی هەندێک شتان بۆ بکەم. ئەمێن ماوەکی زۆرە کۆمەڵێک دەستنووسم لە بەردەستدایە سەبارەت بە مێژووی کورد و کوردستان. دەمەوێت بە چاپی بگەێنم لەوەی ئەنگۆ و خەڵکانی ڕۆشنبیر سوودی لێ ببینن. هیوادارم بتوانم بە زووترین کات ئەوانە بە چاپ بگەێنم و سوودی بۆ هەموو لایەکتان هەبێ. یەک لەوانە خونچەی بەهارستانە ئەو باسی ڕەگ و ڕوشەی مێژووی کوورد دەکاتن و یەکە لەو وەکو وڵامەتشە لە بۆ ڕەشید یاسەمینی کە بە ئەمری ڕەزاشای ئێران ئەو کاتە لە ساڵی 1925 کە کتێبێکی دەرکرد بە ناوی ڕیشەی نەژادی کورد. لەو کەسانەی تێڕوانینێکی ئاینی تەسچیان هەبووە پێیان وابی کە ئەوە دژی ئاینە لە کاتێکدا حوسێن حوزنی موکریانی خۆی کەسێکی ئیماندار بووە و هەر بە سەید حوسێن حوزنی موکریانی ناوی دەهێندرێ و بەبنە هەندێک جار بە شێخیش لە بنەماڵەکە ناویان دەهێندرێ. بۆیە پێمان وایە ئەو کەسانە تێڕوانینێکی تەواو نادروستیان هەبووە چونکە ئەو ڕاستە کوردایەتی کردیە بەڵام دژی ئاینیش نەبووە. ئەو وڵامێکە لە بۆ ئەو ڕاستیشکەمە لەو کاتەدا ئەو زۆر گرنگە ینی پەیبردن بەو مەسەلەیە بۆ وەڵامدانەوەی مێژونووسێکی دەرباری شاهنشاهی ئێران بە وردەکاریەوە ئەوە یەکە لە کتێبە هەرە گرنگە و بنەڕەتەکانی مامۆستا حوسێن حوزنی موکریانی. لە ساڵە 2011 بناو و نیشانێ سەرجەم بەرهەمێن حوسێن حوزنی لە دوو بەرگاندا ئشلای دەستگەهێ ئارازڤە بە پێشەکیە دکتۆرە کوردستان موکریانی دووبارە پێشکێشی پەرتووخانەیە کوردی کردنە. ئەوەی ڕاستی کە دەور و تەسیری زۆر گەورەی هەبوو لەوانە بەڕەحمەت بێ مامۆستا محمود زامدار کە هەموو کتێبەکانی هێنایە سەر ڕێنووسی ئێستا وەکویان باڵێن بۆ پیتی ڕێنووسی ئێستای کە نووسیەوە. دکتۆر کوردستان موکریانی ئیشی ئەوەندە گەورەی کردیا جگە لەوەی هەموو کتێب و نووسینەکانی باوکی جیوی موکریانی لەگە مامۆستا حوسێن حوزنی موکریانی هەمووی کۆ کردێتەوە و جارێک و 2003 بە چاپی گەیاندیە بڵاوی کردیتەوە جارێکی ئەو ڕوحی بە بەرهەمەکانی دایتەوە ڕوحی پێیان بەخشیە. دەستگای ڕاست کە ئەو کتێبەی چاپ کردەوە ڕاستی وەکو بڵێ جارێشتر مامۆستا حوسێن حوزنی موکریانی زیندوو کردەوە بە تایبەتیش لە ڕێگای بەرهەمەکانیەوە. ئەف مێژوونویسە بوو دەمێ 30 ساڵان خزمەت پێشکەش کردە لە بیاوێ خزمەتکردن بوو گەلێ کورد خودانێ نزیکی 20 پەرتووکایە 11 پەرتووک لە دوور مێژووە کوردستانێنە.
هەوڵی داوە لە ڕێگەی ئەو نووسینە مێژویانە پیشانی بدا کە کورد حکومڕانی خۆی کردووە کەسایەتی پاڵەوان و حکومڕانی هەبووە بۆ ئەوەی نەوەکانی ئێستاش پشبەستوو بەو مێژووە باوەڕ بە خۆیان بکەن، باوەڕ بە مێژووی خۆیان بکەن، باوەڕ بە ئێستای خۆیان بکەن بۆ ئەوەی ئایندەیەکی باشتر بۆ خۆیان دروست بکەن. شاعیر بی، نووسەر بی، ڕۆژنامە نووس بی، مێژوو نووس بی، چاپچی بی، کلێشە و ئەوانە لەسەر دار هەڵکەنی، ئەنی کەسێکی زۆر زۆر دەگمانە لە تاریخی کورد کەسێکی وەها زیرەک و ئەو هەموو کەسێک نەبووە ئەو هەموو بەهرانەی تێدا بێ. لەو کاتی نەبووە ئەو تاکە کەسە هەتا ئێستا نەکە لە کورد ئەم لە ئەوروپاش لەسەر کە هیچ کەسم نەخوێندیتەوە کە ئەو هەموو ئیشانەی بەخۆی کردویتن. حزنی مکریانی دبەرپەرێکێدا سەرهاتیاخوا دیگەل پاشایە عێراقێ فەیسەلێ ئێکێ ڤەدگێڕیت ئەدبێژە ئەس لە ماڵ دانیشت بووم خەبەر بوو من هات کۆ پادشا هاتیە ڕەواندز و دوێتە ببینیت. سەرۆک وەزیرانی عێراق دەستە ڕەواندز مامۆستا حوسێن عوزنی مکریانی لەگەری دەبێ کە مەلیکی عێراق دەستە جوندیان بانجی مامۆستا حوسێن عوزنی مکریانی بەخۆی ناچێ هەر لە ماڵەبێ خەڵک هەموو دەچی ئەو ناچی ئیدی کە دەبینن ئەو لەوێنیە بە سیارەی دەنێرنە دوو مەلیک دەینێرتە دوو بە ئەوی بیبینی قسەی لەگە بکە. ئەمە ئەگەر با بڵین بە دوو دیوەر بگرین ئەگەر بە دیوەک لە ڕووی سیاسیەوە بێتن وەکو پیشاندانێکی لایەنێکی مەلێکی عێراقی ئەوە زۆر گرنگ بووە. ئەگەر بە دیوە ئەرێنیەکەی تەماشە بکەین ئەگە بە دیوە لایەنە نێرینیەکەش تەماشە بکەین کە ویستوتیان وەکو لایەنیەوەی کە تەجروبەی بکەن ئایا لە چەند لە دەسەڵاتی مەلەکێکی عێراق ڕازیان لە چەند لە دەسەڵاتی بەڕێوەبەرە ناوچەیەکان ڕازەیەکە چکە ئەو کێشێکی زۆر گەورەی لەگەڵ بەڕێوەبەرە ناوچەیەکانە بە وەکو قایمقامی ڕواندز قایمقامەکانی ڕواندز و هەروەها متەسەڕیفەکانی ئەو کاتی هەولێرێ. لەبەر ڕوشنایە بیرەوەریên حزنی وەسا خویا دبە کۆ ڕەزابەق قایمەقامی ڕەواندزێ بە ڕەنگەکێ مححمود فەخری متەسەڕفێ هەولێر لە حزنی دلگیر کردبوو ناوبری فەرمانە دەرکردنا حزنی لە عێراقێ لە ساڵە 1933 دەرکردبوو divê miyanêda Melik Gazî edbîne. پێی دەڵێت و بەهۆی بڵاوکراوەکانت بیری کوردایەتی و ئەوانە بڵاوەکەیەوە پێویستە عێراق بەجێ بێڵێ یان داوای ئەوی لەکەن کە واز بینیتن. هامیلتۆن لە نزیکۆ برادری هامیلتۆن بۆ هامیلتۆن لە بیرەوەرەکانی دەنووسی کە مامۆستا حوسێن عوزنی مکریانی تاکە کەسە لە هەموو جیهان کە نووسینەکە گوتارەکە بەخۆی دەنووسی پیتەکان ڕێزەکات چاپەکاتن گۆوارەکە کاغزەکان کۆ دەکاتەوە دەرزی لێدا و بڵاوی شەکاتەوە لە بە هەموو ئەوروپا و دنیاشی بڵاوە کردەوە. حوسێن حوزنی مکریانی لە 20 ئەیلولا ساڵە 1947 لە بەغدا کوچە داویێ دەکرد تەرمێوی و گوهاستیە بوو هەولێر لە گۆڕستانە ئیمام محەممەد بخاک ئەتهێت سپاردن. لە ڕووی مادیەوە ژیانێکی خۆشگوزەرانی نەبردە سەر بەڵکو بە ناخۆشی زۆربەی جار ژیانی بەڕێ دەکرد بەڵام ئەو کوردایەتیەکەی پێ لە خۆشگوزەرانی خۆی و بنەماڵەکەی پێ باشتر بوو. بە بڕای من زۆر زوو بەجێ هێشتین ئەگەر زیاتر مابایە چکە لەو وەختی لە پەنجاکانەوە کارەبە لە کوردستان هەبوو دەیتوانی ئامێرەی گەورەی چاپ بینی دەیتوانی زیاتر بنووسی دەیتوانی ئەو دەستخەتانەی کە هەبوو چاپ بکاتن ئەزمونەکی زۆر جوانی نووسینی کۆ کردبەوە ئێمە بەلە دەستدانی ئەو زەرێکی زۆر گەورەمان لێکەوت. هەوڵ بدرێ خانوەکەی بکرێتە مۆزەخانە وەکو سمبڵۆکی کوردایەتی سەیری بکرێ ئەگەر سیاسی سەربازیش نەبی هەرچەندە ئەو دەتوانین بڵێن لە ڕووی سیاسیشەوە ڕۆڵی هەبووە بەلانی کەم سمبڵێکی ڕۆشنبیری کوردی بڕوانینە ئەو کەسە.